لەگەڵ دکتۆر ڕێبین پزیشکی دەرمانساز لە نێوان ئارامی مزگەوت و زانستی پزیشکیدا لە بەربانگی میهرەبانی ڕێگای تەندروستیتان نیشان دەدەین. خوای گەورە لە قورئانی پیرۆزدا لە باسی سروشتی ئافرەتدا دەفەرموێت پرسیارت لێ دەکەن دەربارەی سوڕی مانگانە، بڵێ ئەو حاڵەتە جۆرێکە لە ئازار و ناڕەحەتی. ئەم بارودۆخە سروشتی جەستا لە مانگی ڕەمەزاندا زۆرێک لە خانمان دەخاتە بەردەم ڕیارێکی هەستیار. ئایا بەکارهێنانی دەرمان و حەبی ڕێگری بۆ دواخستنی سوڕی مانگانە و تەواوکردنی ڕۆژوەکان کارێکی دروستە یان دەستکاری ئەو هاوسەنگیە سروشتیی خوددا دروستی کردووە مەترسیە بۆ سەر تەندروستیان؟ سلااوتان لێبێت بەڕێزان، ڕەمەزانتان پیرۆز بێت و ڕۆژ و تاعاتی هەمولای قبول بێت. بە پێویستی دەزانم باسی بابەتێکی زۆر تایبەت بە خانمان بکەم کە ڕۆژانە و زۆربەی کاتەکان پرسیارەکانیان لێمان دووبارە دەبێتەوە، ئەویش بەکارهێنانی حەبی منە یان حەبی ڕێگریکردن لە دووجانی لە کاتی مانگی ڕەمەزانی پیرۆز و هەندێک کات لە کاتی سەردانیکردنی ماڵی خواچم بەستی ئەمرەکردن بێت یاخود لە بەڕستی حەجکردن بێت. بێئاگان لەوەی کە کۆمەڵێک زیانی ناتەندروستی لەسەریاندا بەجێ دەهێڵێت، بەشێک لە خانمان هیچ زانیاریەکیان لەسەر زیانە ناتەندروستیەکان نییە. بە شێوەیەکی گشتی ئەو حەبانی کە ڕێگری لە دووجیان بوون دەکەن و مادەی ئیسترۆجینیان تێدایە دەبێتە هۆی کڵۆدبوونی خوێن یاخود تۆبەڵبوونی خوێن لە ناوچەی قاچ و قۆڵ کە پێی دەوتێت DVT یاخود ئەو تۆپەڵبوونە خوێنەی کە لە ناوچەی سیەکاندا دەردەکەوێت کە پێی دەوتێت پۆلمونەری ئیمبۆلیزم. ئەم زیانە لاوەچیانە بە تایبەت لەو ئافرەتانە دەردەکەوێت کە کێشی لەشیان زۆرە یاخود تەمەنیان لە 35 ساڵیدا یاخود ئەو ئافرەتانەی کە زگەرەکێشون یاخود نێرگەلە دەکێشن، یان ئەو ئافرەتانە ئەو خانمانەی کە تووشی نەخۆشە مزمینەکان یاخود نەخۆشە درێژخایەنەکانی وەکو نەخۆشی شەکرە و بەزە فشاری خوێن بوونە. لە مانگی ڕەمەزانی پیرۆزە ئەو زیانە لاوەچیانە دەتوانین بڵێن زیاد دەکات بەهۆی کەم خواردنەوە و کەموەرگرتنی شلەمەنیەکان لە ڕۆژدا. بەشێک لە جۆرەکانی حەبی منە کە دەبێتە هۆی بەرزبوونەوەی فشاری خوێن لە خانماندا. هەرچەندە لە سەرەتای بەکارهێنانی ئەو جۆرە حەبانە ناو نیشانەکانی بەزە فشاری خوێن لە نەخۆشی لە خانمەکاندا بەدیان ناکەوێت، بەڵام پاشماوەیەکی کەم بردەودا دەبینی کۆمەڵێک نیشانەی بەزە فشاری خوێن لە خانمەکاندا بەدیار دەکەوێت. حەبی منە بە شێوەیەکی گشتی دەبێتە هۆی ناهاوسەنجی لە هۆرمۆنەکان لە جەستەی خانماندا، بەمەش کۆمەڵێک زیانی لاوەچی لەسەر جەستەی خانمان بەجێ دەهێڵێت، وەکو گۆڕانی میزاج، خەم خواردن، نیگەرانی و کەمبوونەوەی ئارەزووی سێکسی. بەشێک لە خانمان ئەم گۆڕانکاریە دەبەستنەوە بە ڕۆژگوتنی مانگی ڕەمەزاندا کە خۆی لە خۆیدا نیشانەکانی نیشانەی وەرگرتنی حەبی منعە. بەشێکی تر لە حەبی منە دەبێتە هۆی زیادبوونی کێشی جەستە لە ئافرەتان و واروها دەرکەوتنی مو لە دەموچاو بە تایبەتی لە ژێر چەناگەدا کە ئەم دوو نیشانەی زۆر بێزارکردن لەلایەن خانماندا. بۆیە ئێمە وەکو پزیشکانی دەرمانساز ئامۆژگاری خانمان دەکەین کە حەبی منە یاخود حەبی ڕێگریکردن لە دووجیانی بەبێ ڕاوێژکردنی پزیشک وەرنەگرن یاخود بەبێ وەرگرتنی زانیاری لە پزیشکانی دەرمانساز وەرنەگرن، چونکە لەوانەیە تۆ حەبێ وەرگری لەسەر خانمێکی برادرت یاخود جیرانێکت، هەمان ئەو حەبە نەتوانێت تۆ بەکار بهێنێت. بۆ نمونە خانمێک کە کێشی جەستەی زۆرە جۆرە حەبێکی منعی بۆ بەکاردێت، بەڵام تۆ کە کێشی جەستت کەمە نەتوانین هەمان زۆری حەب بەکار بهێنێت، یاخود تۆ خانمێکی بەرزە فشاری خوێن و شەکرەت هەیە جۆرە حەبێک بەکاربێنیت ئەوێتر نەتوانێت ئەو جۆرە حەبە بەکار بهێنێت. بۆیە حەبی منع دەرمانە، تاواکەری خۆراکی نییە، پێویستە بە پێڕاچێتی پزیشک و زانیاریوەرگرت لە پزیشکانی دەرمانساز وەری بگرێت بۆ ئەوەی ژیان نەکەوێتە مەترسیەوە. و لەگەڵەوەشدا حەبی منع لە کۆمەڵێک بواریتردا بەکاردەهێنرێت، وەکو چارەسەرکردنی زیبکە، واروەها وەکو ڕێخستنەوەی سووری مانگانە لە خانماندا. بۆیە ئێمە دەڵێن حەبی منع دەرمانە، تاواکەری خۆراکی نییە، بۆیە خانمان پێویستە بە وەشیاریەوە مامەڵەی لەگەڵ بکەن و لەژێر چاودێری پزیشکی تایبەت و بە وەرگرتنی زانیاریتەواو لە پزیشکانی دەرمانساز بەکاری بێنن. هەڵبژاردننی هەر حەبێکی ڕێگریکردن لە دووجیانی پەیوەستە بۆ بارودۆخەی کە خانمەکەی تێدایە. بۆ نمونە خانمێکی شیدەر ناتوانێت بێ حەبێک بەکار بهێنێت کە هەردوو مادەی ئیسترۆجین و پرۆجسترۆین تێدا بێت. بۆیە خانمانی شیدەر ئەگەر لە حالەتی زۆر پێویستدا بوو تەنها حەبی ڕێگریکردن لە دووجیانی بەکاربێنن کە مادەی پرۆجسترۆین تێدایە. و ئەو خانمانی کە وەزنیان زۆرە دەبێت بە هەموو شێوەیەک دوورکەونەوە لە ئەو حەبانەی کە مادەی ئیسترۆجینیان تێدایە، واتە ئەوانیش تەنها دەبێت ئەو حەبە ڕێگریکردن لە دووجیانانە بەکاربێنن کە تەنها مادەی پرۆجسترۆنیان تێدایە. بە هیوای سەلامەتی و تەندروستی باش بۆ گشت خانمان و ئێمە وەکو پزیشکانی دەرمانسازی لە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی 24 کاتژمێر ئامادەین بۆ پێدانی هەر زانیاری و ڕێنماییەک لە سەبارەت بە بەکارهێنانی هەر دەرمانێک بۆ بەتایبەتی دەرمانی ڕێگریکردن لە دووجیانی کە لە مانگی ڕەمەزاندا زۆر بەکاردێت. بە هیوام تاعات و عیبادەتی هەمولایە قبول بێت.